سلااوت لەبێ مامەی سەرچاوم بەخێر چۆنی؟ والله باشن الحەمدولله أحواڵە؟ باش لەخوا بەزیابێ هەڵەکەمی بە جەماعی دانیشتۆ تۆ بە تەنها دانیشتبووی؟ منە خۆم بەتەنیا هەر حەزم لە تەنیەگێ بۆچی؟ والله ئەوەم لە گەنجیش هەروە بوو یار هەر ئێستا؟ وا بوو هاوڕێی باشت نییە ینی لە نا نزیکت حەزم بێ؟ لە هاوڕێیەتی نییە بۆ؟ والله حەزم لێ نییە هاوڕێم ڕۆژەحمی مەسلحەتە سیقیانی هاوڕێ سیقەی نییە خۆم بەتەنیا دانیشتم چای دوو چا خۆم ئۆتمەوە خوا لەشە ماڵم ساغ لێرە نییە لە فندەقم ئەها ماڵم لە سلێمانی خۆم بەسەردا ناچووی بۆ ئێرە؟ نار خۆم لێرە ئیشم لێرێ لەخوا لەشە ممنون، ساغ سپاس. ڕۆژانە خەریکی چیت؟ گواختی هی پێڵە ئەوە جێ منە لەو بەرەوە خوا لەشە ساغ ممنون زۆر ڕزقت سپاس بایشەڵڵا. سەرچاو والله بەتەمای خۆ چەندێک جارێکە گەڕێیتەوە بۆ سلێمانی؟ والله مای جارێ دوو جارچمەوە ژنم نییە بەتەنیام ڕاست دەکەی هەر نەمێناوێت بە خۆم بەتەنیا ماینەتەوە لەشە ساغ بە یاخوای ممنون، زۆر خۆتە من سپاس. درێژ بی با قوربانێ بم، زۆر سپاس. چاوەکەمی